هێمن خوێنکاری دوایین قۆناغی زانکۆیە لە شاری هەولێر ماوەی 4 ساڵە لە بەشە ناوخۆی دەمێنێتەوە لەگەڵ دەستپێکی ساڵی نوێی خوێندن خەمی ئەو بەشێک لە ئاوڕێکانی بووە بە دوو هێندا کەمی کارەبا و نەبوونی خزمەتگوزاری و بچووکی بەشە ناوخۆیەکان لەلایەک و پێنەدانی دەرماڵی ساڵی ڕابردوو لە ڕووی داراییەوە ئەرکی قورستر کردوون. دەرماڵەکان تەوان کێشێکی زانکۆکەی ئێمە ئەوە لە زانکۆکانی تر دراوە لە زانکۆی ئێمە نەدراوە بەشە لە زانکۆکان هەموویان وەرگرتووە ئێمە ئێشتایی پارە هیچ ماوەەر نەگرتووە کە 4 دەرماڵەیە وەرزی خوێندنی ساڵی پێشوو یەکەم و کوڕی لە داخلیەکانە جگە لەوەش ژبوونی ژمارەی زۆر قوتابی لە داخلەکانان بۆنە ئەم دوو ژوورام شوقی ئێمە پێویستە 6 قوتابیتیا بێت 4 قوتابیتیا بێت 6 قوتابیتیایە کە ئەمە ئاسەنگی لە ژیانی ئێمە دروست کردووە ئەشیاکانمان نازانین لە کوێدا بنین بەس شوێنی خەومان بۆ ماوەتەوە. لالایەکی دیکەوە بەشێک لە خوێنکارانی زانکۆی پۆلۆتەکنیکی هەولێر لە بەردەم زانکۆکان ناڕەزایەتیان دەربڕی بەهۆی وەرنەگرتنی دەرماڵی ساڵی ڕابردوو خراپی ژیان و گوزرانیان. 3000 بۆ 4000 قوتابین دەرماڵی پارماوە نەکرێت کە زۆربەی زانکۆکانی هەولێر و هەرێمی کوردستان وەریان گرتووە کە 4 دەرماڵەیە و ئێمە بەدادچوونی زۆرمان کردووە بەجددی ینی تاکوێسۆ دەرماڵی سرف ناکرەوە نازان هۆکارەکەی ڕاگرتنەکەی لەکوێیە ناسار دەبی شکە بکە خینەکەی پێنە کاریگەر لەسەر خینەکەی دەبی و هیوادارشم دەرماڵە دابەشکرێ بەسەر قوتابیاندا. ماوەی چەندین ساڵە خوێنکارانی زانکۆ و پەیمانگەکان بەدەست نەبوونی خزمەتگوزاری و خراپی بەشە ناوخۆیەکان و پێنەدانی دەرماڵە ناڕەزایەتی دەردەبڕن بەڵام تاوەکو ئێستا لایەنە پەیوەندیدارەکان کێشەکانیان بۆ چارەسەر نەکردوون. گەیلان سابیر کورساد نیوز هەولێر.